بزانە پارەکانت لە چیدا خەرج دەکەی. ئەو پارانە یەکەم پێویستە پاداشتی لای خوای هەبێ. هەر پارەیەکت سەرف کرد بزانە ئەم پارەیە بۆ قیامەتت جێگای گرتووە، پاداشتێکی لای خوات لەسەر وەرگرتووە بۆ خۆت و ماڵ و منداڵت. وەڵی هەر پارەیەک بۆ خۆتی سەرف بکەی ئەوە بە دڵنیاییەوە مادام زیادە ڕەوید نەکردووە خوا دەیخاتە تای تەرازووی چاکەتەوە. هێندێک خەڵک لە ئێمەوە حاڵی بۆ ئەوەی کە بۆ خۆتی دەخۆی، ئەوەی کەوا دەیدەی بە جلوبەرگ بۆ خۆت، ئەوەی کە بۆ ماڵ و منداڵ بۆ کەلوپەلی ماڵەکەت سەرفی دەکەی، ئەمە هەر ڕۆتینی ژیانە نەخێر. ئەو پاروەنانەی کە خۆت دەیخۆی، ئەو جلوبەرگەی خۆت دەیپۆشی، ئەو ئۆتۆمبیلەی بۆ پێویستی ژیانی خۆت و ماڵ و منداڵت دەیکڕی، وەڵی ئەوانش هەمووی دەچنە سەر تای تەرازوی قیامەتت. نانی ڕۆژانەی خۆت هەمووی بە خێر و خێرات لە فەزلی خوای پەروەردگارەوە دەنووسرێ. ئەوەی دەیخەیتە دەمی ژنەکەتەوە، پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەو پاروی دەیخەیتە دەمی هاوسەری ژیانتەوە. ئەو منداڵە بچووکانی کە بەدەورتەون، ئەو منداڵانی کە دەخوێنن چوونە زانکۆ لە ئامادەیەوە تا پەیمانگا و زانکۆ، بەهۆی خوێندنەوە کار و کەسابەتیان پێ ناکرێ. منداڵەکان بچووکن، منداڵێکت هەیە نەخۆشە، منداڵت هەیە خاوەن پێداویستی تایبەتە، ئەو پارەی بۆ ئەو ماڵ و منداڵەش سەرفی دەکەی، هەمووی بە تای تەرازوی خێری تۆ دادنرێ سوبحان الله لە قیامەتە. هەمووی بە خێر و خێرات دانراوە، جێگای گرت. هەروەها ئەوانەی لە خێری نەبڕاوەدا بەکاری دێنی، پارێک دەخیتە مزگەوتێکەوە، ئەگەم مزگەوتێکیشت پێ دروست نەکرێ، خۆ دەتوانی بە فەرشێک بە بڕێک پارە بەشداری لە هەرم دروستبوونی مزگەوتێکا بکە، کاکە بە 10,000 بێ هەر بەشداری بکە، تۆ بەشێکی خۆل لەو مزگەوتەدا بەکارهێنا. مزگەوت لە شوێنەکاندا زۆر بووە لە بەشداری لە پرۆژەی ئاودا بکە، لە بیرە ئاوێکدا، لە دروستکردنی قوتابخانەیەکدا، لە دروستکردنی نەخۆشخانەیەکدا کەوا خەڵک سوودی لێ بینێن، لە دروستکردنی ڕێگاوبانێکی باشدا پردێکدا بۆ پەڕینەوەی خەڵک. هەروەها باری لاری کەسێکت پێڕاست کردەوە، هەژار و فەقیرێکی خزم و بێگانت پێ بەسەر کردەوە، فرمێسکەکانت کرد بە زەردەخەنا، خۆشیت خستە ماڵ و حاڵیەوە، ئەم پارەیە بۆ قیامەت جێگای گرت. ئەمە بە فیڕۆ نەچووە، ئەمە پاداشتەکەت لای خوای گەورە مسۆگەرە.